نەدیە محەممەدە خاوەنی بەرگدروی هیلالیم لە سەرکەبکان خێزاندارم خاوەنی منداڵێکم دەمێکە حەزم کوردیایی خەیاتیم هەبوو خەیاتم لە پاڵ ئەوەشدا ماوەی ساڵێکە نەخشی کۆمپیوتەریم داناوە وا هەستم کرد لە سەرکەبکان دوکانێکی لەو شێوەی پێویستە بۆیە بیرۆپی ئەو ئیشە بۆ هات لە کێیەوە دەستم بۆ ئیشەی کردووە لە 2009ەوە پیشەم خەیاتیم کردووە بەڵام ماوەی ساڵێکە ئیشی چنین و نەخشی کۆمپیوتەر و ئەو ئیشانەکەم لە پاڵیدا من وەکو ئافرەتێک دایم حەزم کردووە ئابوووریەکی سەر بەخۆم هەبێ ئیشکەم حەزم لێیشە دڵنیاشم هەموو ئافرەتەکان بەڵام لەوانەیە هەندێک جار ڕێگری هەبێ هیوادارم هەموو ژنی کورد خاوەنی ئیشی خۆی بێ هەموو ژنێکی کوردیش بەهرەیەکی تێدایە ئینشاءالله بەهرەکانیان ناشارنەوە لە شتێکدا یان لە کات و ساتێکی گونجاودا بەهرەکانیان پیشان بدەن و ژنی سەرکەبکان بەتایبەت ژنی سەرکەبکان خاوەنی ئیشی خۆیان خاوەنی ئابووری سەر خۆشبەرانن ژنی سەرکەبکان دەزڕەنن ژنانی ئێستا ناتوانن بۆ کار بکەن لەوانەیە بارودۆخی ماڵەوە ڕێگەی نەدا یاخود خێزاندارە بۆی ناکرێ یان ئیشێکی پێە لەوانەیە ئەو مەحانە بۆ دەبێ بەڵام بۆ من هەر بۆ خۆم حەز و کوریایی ئەو ئیشەم هەبوو پاڵپشتی خێزانیشم بەڵا زۆر باش بوو خێزانەکان هاوکاری باشم بوون زۆر یارمەتی دەربوو بۆ ئەو ئیشەی ئەو ئافرەتانەی کە دێن بۆ لای من باسی ژیانی خۆیان دەکەن یاخود دەڵێن ئیشەکەی تو خۆشە حەزمان دەکرێن بەش ئەو ئیشەمان کردوایە بەڵام بۆیان ناکرێت یان ڕێگەیان پێ ناگرێت لە سەرکەبکان زۆر ئافرەتی دەستڕەنگینی هەیە زۆر ئافرەتەیە خاوەنی ئیشی خۆیەتی بەڵام ئەوان لە ماڵەوە زیاتر لە ماڵەوەن دەرناکەون خەیاتی زۆر باشی لێیە چێژ لە لێر زۆر باشی لێیە زۆربەی دوکانەکانی ئێرە ئافرەت بەڕێوەی دەبا بۆ نمونە ئەو ئافرەتانی ئێرە نانی کیریان هەیە زۆربەی خاوەن کارەکان ئافرەتن پەیامی من بۆ ئافرەتان ئەوەیە هیچ کاتێک بۆ هەر ئیشێک درەنگ نییە هەوڵدەن بە هەوڵدان بەرداوامبوون لە ئیشەکانیان دەگەنە دەگەنەکانە ئینشاءالله هەموو ژنی کورد سەرکەوتوو بۆ بێ من لەخوای بەزیاد بێ ئیشەکەی خۆم زۆر خۆش دەوێت و پاڵپشتی خەڵکیش دەورێکی زۆر باشی هەیە خەڵکی سەرکەبکان پێشوازێکی زۆر جوانیان لە ئیشەکەم کردووە بۆ زۆر پاڵپشتی